سڵاوتان لێبێ هاوڕێیان. من محەممەد جەلال لەوانەیە ئەمڕۆماندا باسی ئەوە ئاکەین کە چۆن تێلنێت لەگەڵ SSH لەسەر ئامێرەکانی سیسکۆ کۆنفیگەر بکەین. بەڵام ئەم جارە جیاواز لە وانەی پێشووتر سۆفتوێری پاکێت ترەیسەر بەکار ناهێنین، بەڵکو سۆفتوێری GNS3 بەکار دەهێنین کە ئەم سۆفتوێرە سۆفتوێرێکە سیمولیشن ناکە بەڵکو ئیمولیتەرە کە ئەتوانین وەک ریال دیڤایس بەکاری بێنین یان وەکو دیڤایزی ڕاستەقینە ئامێری ڕاستەقینە مامەڵەی لەگەڵا بکەین. بۆ زانیاری بەڕێزیشتان پێشووتر فێرکاریم لەسەر GNS3 بڵاو کردوتەوە، ئەتوانن لە چەناڵەکەمەوە سەیری بکەن، ئێوەش دایبەزێنن و سوودی لێ ببینن. ئەم جارە سۆفتوێرەکەمان GNS3ە. سەرەتا باسی ئەوە ئەکەین ئێمە چۆن تێلنێت کۆنفیگەرەکەین و بۆچی تێلنێت زۆر بەکار ناهێت SSH بەکارێنی. جیاوازی ئەم دوانە چییە؟ هەردووشیان بۆ ڕیمۆت سێشن بەکارێن، واتە تۆ لە شوێنێکەوە داخلی ئامێرەکە بیت پێویست بەوە ناکە بچیتەوە شوێنی کە ئامێرەکەی لێ، ئیتر ئای لە ماڵەوە بێ ئەکسێسی ئۆفیسەکە بکەی، ئای لە دەرەوەی وڵات بێ، یان لە هەر شوێنێکی ترەوە بێ، یان لە ئۆفیسەکە تا بیت لە ژووری خۆ دانیشت بێتی دەجاتی بچیتە ژووری کۆنتڕۆڵ. لێرەدا ڕاوتەرێکێنین، ڕاوتەری 29.26.1 وەک کلاودێکێنین. ئەم کلاودە بۆ ئەوەیە من لێرە کۆنفیگەریەکەم لە کۆمپیوتەرەکەمە لوباک ئینتەرفەیسێکم دروست کردووە. بەم شێوە لوباک ئینتەرفەیسەکە ئەدەکەم بۆ کلاودەکە، واتە ئینتەرفەیسێکی ڤێرچوال لە کۆمپیوتەرەکەمە لە ئۆپەرەیتنگ سیستمەکەمە کە ویندۆزی 8 دروست کردووە. ئەمەوێت بەکاری بێنم بۆ ئەوەی ئەکسێسی ئەم دیڤایسە بکەم و ئەداپتەرەکەم لێرەوە خۆم ستاتیک آیپیەکەم ماوەتێ لوباکی یەکە لە ڕێنجی کلاسی بیە بە سەبنێتم کردەوە بۆ سلاشی 24. پاشان دێم ڕاوتەرەکەم پۆرتی فاسی سەرنێتی 0/0 کۆنێکتەکەم لەگە کلاودەکەیە. پاشان بە ڕایت کلیک ستارت دیڤایزەکە ئیش پێەکەم. بە هەمان شێوە لە وانەی پێشوو باسی ئەومان کرد کە لە ریال دیڤایزە لە دیڤایزی ڕاستەقینەیە شتێک نییە بە ناوی کلیکی دەستە ڕاستەوە. ئێستا لێرەیە لەبەرەوەی من هیچ کۆنفیگەرێکم نەکردووە، لێرە ئاماژەی بە کۆنسۆڵ ئاوە بۆ کۆماند لاین، کلیکی لەسەرەکەم وەکوا بێ من بە کێبڵی کۆنسۆڵ داخل بوو بێتم. لێرەیە باسی مۆدەکانمان کرد، وانەی پێشوو یوزەر مۆدمان هەیە، پریڤیلێج مۆدمان هەیە لەگەڵ گلۆبال کۆنفیگ مۆد. ئێستا من لە پریڤیلێج مۆدا مەچمە گلۆبال کۆنفیگ مۆد و بە کۆماندی کۆنفیگەر تەرمیناڵ، پاشان ئینتەرفەیسی FA0/0. بۆ زانیاریتان ڕاوتەر بای دیفۆڵت یعنی هەر لە کۆمپانیاوە کە دەرەچێت ئۆپەرەیتنگ سیستمی خرێتە سەر ئینتەرفەیسەکانی شەتداونە. چۆن بزانم ئینتەرفەیسەکەم ئیشەکەت؟ لەبەرەوەی من لە گلۆبال کۆنفیگ مۆدام، ئێستا گەڕێمەوە بۆ پریڤیلێج مۆد، شۆ یان IP ئینتەرفەیس بریفەکەم یەکسەر پێمەڵێ لێرە ئاماژەیە بۆ ئەوەی کە ئینتەرفەیسەکانم کوژاوەتەوە، یان لەیبڵی ئینتەرفەیسەکانم شۆ ئینتەرفەیس FA0/0. لێرە زانیاری تەواومایەتە لەسەر دیڤایزەکە، پێمەڵە دیڤایزەکەم ئەمە ئینتەرفەیسەکەمە ئەدمینسترەیتیڤلی داون، پرۆتۆکۆلز داون، لێرە ماک ئەدرێسی دیڤایسەکەی تایە، دیلەی تایە، سپیدی ئینتەرفەیسەکەی تایە، MTU تایە. ئیشەڵڵا لەوانەکانی داهاتووە بە دیتێڵ باسی ئەوانەش ئەکەین. کۆنفیگتی ئینتەرفەیس FA0/0 بە کۆماندی نۆ شەتداون ئینتەرفەیسەکە داگرسێنین یا بڵێن ئۆن یەکەین. پاشان بەم کۆماندە IP ئەدرێس 172.16.1.1 لەبەرەوەی سەبنێتم کردووە سلاشی 24 بەکارێن. ئەمە تا ئێرە هیچ مشکلەیەکمان نییە، وابزانم زۆر بەشتان ئەمانە ئەزانن. پاشانیەم ئەمەوێ
تێلنێت کۆنفیگەرکەم VTY لەوانەی پێشوش باسم کرد واتە ڤێرچوال تەرمیناڵێکە کە تۆ لاینێکی وهمیە تەرمیناڵێکی وهمیە دروستێکی ئەکسێسی بۆکە بە هەمان شێوە 0 بۆ 15 لێرە پازۆردی بۆ دانێم پازۆرد سیسکۆ کۆماندی لۆگینیشمان بیر نەچێت وتمانە بێ بۆی دانێ پاشان ئێگزیت دەکەین لێرەیە کۆماندێکەیە بیرمان نەچێت کە ئەبێت enable password دابنێ من لێرە enable secret بەکارێنم enable secret cisco 1 2 3 وەکو باسم کرد کلاودێکێنم ئینتەرفەیسەکەی لە ڕێگەی کۆنفیگەرەوە بۆ ئەدەکەم من لوباک ئینتەرفەیسێکە لە بەرەوەی کۆنێکتم کردووە لەگەڵ ڕاوتەرەکەمە بەم شێوەش لێبڵی ئینتەرفەیسەکانمان پیشانەیە ئێستەوەی کە کردم من تەنها و تەنها تێلنێتم کۆنفیگەر کرد و ئەساین آیپیم بۆ کرد ئێستا گەر سەیریکەین وەکو پێشووتریش ئاماژەم پێیە ئێمە لە ڕیالیتیە شتێکمان نییە بە ناوی ڕایت کلیک لەسەر کێبڵ لەسەر دیڤایس سۆفتوێرێکمان هەیە وایرشارکی پێوترێت بۆ مۆنیتەرین بەکارێت ئێستا من سۆفتوێرەکەم ڕەنەکەم وایرشارک کاپچەری ئەو ئینتەرفەیسی کە هەمامێ کاپچەری داتاکان بکەم لوباک ئینتەرفەیسێکە کە لێبڵەکەی ئەوەیە کاپچەری داتاکان یەکەم ئێستا گەر من لێرە بمێ پینگ بکەم بۆ ڕاوتەرەکەم 172.16.1.1 سەیرەکەم ڕیپلایە ئەگەر لێرە سیر بکەم سەیرەکەم وایرشارکەکە میشەکات پینگ هەیە و کاپچەری پینگەکەی کردووە لەوانەی پێشووە باسی ئەوم کرد سۆفتوێرێکمان هەیە بە ناوی پوتیەوە کە بۆ ریمۆت سێشن بەکارێت من لێرەیە ئەمێت تێلنێتی بۆ بکەم دیڤایسەکەم آیپێکی 172.16.1.1 تێلنێتە پۆرتی تێلنێتیش 23ە ئۆپنەکەم داوای پازۆردم لێیەکە سیسکۆ پازۆردەکەم سیسکۆ بوو ئێستا لێرە نووسم enable داوای چیم لێکە enable پازۆردم لێکە سیسکۆ 1 2 3 ئێستا گە لێرە شۆڕەن بکەم سەیری کۆنفیگەکەمەکەم کۆنفتی ئێستا ئەمەیە چی بکەم username net for kurt secret cisco 1122 باشە line vty بە هەمان شێوە 0.15 ببورن line vty 0.15 واتە من 16 سێشنم هەبێت تا 16 کەس دەتوانێت ئەکسێس بکات لە 0 بۆ 15 4 بتەکە 2 توان 4 16 کات لێرە نووسم چی لۆگین لۆکال لەوانەی پێشوو ئاماژەم پێ لۆگین لۆکال واتە هەر یوزەرنیم و پاسوۆردێکم من کریت کرده بوو ئەم بگەڕێتەوە بۆ ناو ڕاوتەرەکە ئێمە ئاشتوانین بەجیا لەسەر سێرڤەرێک کریتی بکەین ئێستا گەر من لەمە ئێگزیت بکەم بە هەمان شێوە ئێگزیت بکەم ئەمیش بە هەمان شێوە ئێگزیتی لێ یەکەم ئەو من لە سێشنەکەی کە بەڕیمۆت داخڵ بووم دەرچوومە دەرەوە بە هەمان شێوەم جارامێ داخڵ مۆسا 72.16.1.1 تێلنێت پۆرتی 23 ئۆپن ئەم جارە داوای یوزەرنیمم لێیەکە net for kurt cisco 1122 enable cisco 123 شۆڕەن ئێستا سەیری شۆڕەنەکەم ئەم ستێپانم بۆچی کرد بۆی ئێوە لێرە ببینن کە تێلنێت بۆچی زۆر بەکار نایەت کە ئەڵێن سکیور نییە بۆچی ئەڵێن سکیور نییە ئێستا حسابکە ئەم وایرشارکە من کەسێکم لە بینەکەیە کاپچەری ترافیکی تۆ ئەەکەم هاکەرێکم کەسێکی شارەزان لێکی لە لیڤڵەکانی سیسکۆیە CCNA بێ CCNP بێ لە مەجای سکیوریتیە سێرتیفیکەیتێکی هێناوە و کەسە کاپچەری نەکە ئەوێ داتا بەرێت من لێرە تەنها چیمەوێت پاکێتی تێلنێتم بێت پاکێتی تێلنێت ئەمە و پاکێتانەی تێلنێتەکە کاپچەری کردووە لەسەر شکامێک لەمانە کلیک بکەم follow TCP streamەکەم لێرەیە پازۆردەکە یاومەتێ کۆنفیگریشنەکە کە شۆڕەنم کردووە هەمی یاومەتێ و دوای ئەوش کۆنفیگەرێکم کردووە net for kurt پازۆرد و هەموو ئینفۆرمێشنەکانی تێدایە ساگەر بێمە بەشی سەروتر
بەپێی کاپچەرەکانیش بەپێی پاکێتەکانیش هەمووی سیریسیەتی هەمووی نەمبەرینی کردووە هەر هەموو پاکێتەکان لیبڵ کراوە بۆ ئەوی کە تۆ ئیتر کە ئیشی لەسەرکە بیبینی بە هەمان شێوەیە کە من داخڵ بووم سەیریکە یوزەرنیم و پاسوۆرد هەمووی کاپچەر کراوە یعنی ئەگەر کەسێک شارەزا بێت بە ئاسانی دەتوانێت دەستگیرێ بەسەر دیڤایسەکەمانە و هەموو زانیاریەکانمان بەرێت ئەمە تێلنێتە کە بۆیە ئێمە ئەڵێن بەکار نایەت زۆر باش نییە ئێستا جارە ئەمەیە چی بکەم لە ڕێی سۆفتوێری پوت یەکەمەوە کۆنفیگەر تەرمیناڵ هۆست نەیم ناوێنێم بۆ نمونە کۆر ئاندەرسکۆر ڕاوتەر باشە IP دۆمین نیم ئەم جارە چی یەکەم SSH کۆنفیگەرەکەم بەس ئێستا ئەگەر من لەسەرم تێلنێت سێشنە بەردەوام بم لە کۆنفیگەر و ئەو کەسێکی کە لە نێتۆرکەکەیە لە دەرەوەی نێتۆرکەکەی ئەکسێسی نێتۆرکەکەی کردووە و کاپچەرینی داتاکانەکان من لێرە هەرچیەک بنووسم ئەو ئەیبینێ بۆیە من لەم سێشنە دەرەچم ئەگەڕێمەوە سەر بۆ نمونە کۆنسۆڵەکەی خۆم کێبڵی کۆنسۆڵەکەم دەستەکەم بە کارەکانی خۆم لێرە تەواو یەکەم پاشان بەڕیمەوە داغڵەوە ئێمە ئەگەر بمانەوێت SSH کۆنفیگەر بکەین SSH سکیورشیاڵە کە لە تێلنێت سکیوریتی بەرزترە بۆچی تۆ ئەو داتایانەی کە هەتە لە ڕێی دۆمینێکەوە لە ڕێی سەرتیفیکێت کیەکەوە چیەکەیت ئینکریپتەکەی ئەم کۆماندەمان هەیە IP domain name من نایەنێم network for کورت لێراڵێن چی کریپتۆ چی بۆکە generate RSA ئەو فێرخوازانەی کە لە مەجای نێتۆرکە ئەخوێنن هەڵام نەکرد بێت زۆر بەتانوانی سکیوریتیان خوێندووە جۆرەکانی سکیوریتی ئێمە ئەڵێن چیمان بۆ بکە داتاکانمان بۆ ئینکریپت بکە بە جۆری RSA ئینتەرەکەم لێرە پێم ئەڵێت بای دیفۆڵت خۆی 512ە تۆ توانی ئینکریپتی کەیت بەچەند من ئەمەیە 1024 بێت طبعا هەتا زیاتر بێت بتەکانمان کە بەکارێنین بە 1024 بت بۆم ئینکریپتکە سکیورترە بێت کاتێکی زۆرتریەوێت کەسی هاکەر کەسی بەرامبەر ئەم داتایە چی بکە دیکریپت کاتەوە ئەم داتایە دیکریپت کاتەوە بەس هەتاوەکو ژمارەی بتەکانی زیاتر بێت تۆ ئەو کاتی کاتوێ ئەکسێسی کە یان پرۆسێسی داتاکانە خاوترە بێ من 1024 بای دیفۆڵت دائنێم ئەوە دامنا پێشووتر یوزەرنیم و پاسوۆردم ئاکتیڤیت کرده بوو ئێستا ئەمێ و ڤێرژنەی کە بەکارهێنم IPSSH چی لەگەڵا بەکارێنم من ڤێرژن بەکارهێنم ئەمێ چی بێ ڤێرژنی 2 بەکاربێنم IPSSH ڤێرژن 2 ئەمە تایارە کۆنفیگەرم کردووە پێشووتریش تێلنێتم کۆنفیگەر کرده بوو ئێستا من نامەوێت ئەو سێتینەی کە تێلنێتم بۆ بیسڕمەوە بەس تەنها ئەمەیە چی بکەم سێڤیسی تێلنێتەکە بوەستێنم بە هەمان شێواڵم لاین VTY 0.15 0.15 کۆماندێکمان هەبووانەی پێشوو باسمان کە ترانسپۆرت ئینپوت ئەمە جۆری ئەو سێرڤزانەی کەمێ بەکاری بێنە من ئەڵێم SSH تەنها و تەنها چیم بۆ بکە SSH چیشکە یعنی ئەگەر ئێستا من بمەوێت تێلنێت بکەم ئەگەر من بمەوێت تێلنێت بکەم بۆ دیڤایزەکەم 172 16 11 پۆرتی 23 ئەبێ کاتەوە بۆم سێرڤزەکەم داخراوە بەس ئەگەر بمەوێت SSH بکەم یەمەیکەم بە SSH 172 16 11 SSH پۆرتی 22 بەکارێنێت ئۆپنەکەم لە پێشووە باسم کرد وتم ئەلێرەیە با بگەڕێنەوە سەری باسی شتێکم کرد کە وتم کریپتۆ کی جەنەرەیت RSA با RSA بۆم ئینکریپت کە بە 1024 بت ئێستا کاتێک کە منەمێ داغڵ بم پێمەڵە چی the server host key does not match the on putty لێرە ئینفۆرمێشنی ئەومایەتیاڵە و ئینفۆرمێشنانی کە تۆ وەکو خۆی نییە نیو RSA کیەکمان هەیە کە بە 1024 بت کۆنفیگەر کراوە ئینکریپت کراوە کەمە زانیاریەکانیەتی ئەتێ بۆ بەردەوام بی ئەگەر بڵێ یەس بەوە ڕاگەر بڵێنەوە ئیگنۆڕێکە لۆگین ئاس پێشووتر من یوزەرەکەم کریت کردبوو نێت فۆر کورت یان فۆر کورت
پازۆردەکەم سیسکۆ 112 بوو لێرە EN سیسکۆ 123 ئێستا شۆ ڕەنەکەم من هەر لە کاپچەرین بەردەوامە وار شارکەکەم هەر کاپچەرەکات بەبێ موشکیلە ئێستا ئەم جارە مێچیم بۆ بکات تەنها و تەنها زانیاری SSHم بۆ بێنێت ئەو پاکێتانەی SSH کە کاپچەر کراوە ها لێرە پێمەڵێکی پاکێتەکانی ئینکریپتن کاتێک کە کلیکی لەسەرەکەم ڕایت کلیک فۆلۆ TCP ستریمەکەم ئەو داتانی کە من کردومە بەم شێوەیە پیشانیەیە کەسی هاکەرە بێ دانیشێم داتایە دیکریپت بکاتەوە جارێکی تر اینجا بیدۆسێتەوە و نازانێ بە چەند بت کراوە شێوازەکەی بەچی کراوە یعنی ئەمانە کە جیاوازیەکی گەورەیە لە نێوان تێلنێت و SSH بە هیوایەوەی ئەموانەیە سوودی هەبوو بێ بۆتان و کاتێکی خۆش بۆ ئێوە